سڵاوتان لەبێت و یەکەواڵ دەست پێ دەکات بەپێی قسەی جێگری سەرۆکی لقی ڕاپەڕینی یەکێتی مامۆستایانی کوردستان بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دامەزراندنی وانەبێژان داوایان لێ دەکات دەنگ بە لیستی یەکێتی بدەن لە هەواڵێکدا کا بڕیار عەلی جێگری سەرۆکی لقی ڕاپەڕینی یەکێتی مامۆستایانی کوردستان قسەی کردو و دەڵێت زانیاریمان لایە کە هەندێک لەو دەرچوانی سنووری ئیداری ڕاپەڕین لەلایەن بەرپرسانی یەکێتیەوە تەلەفۆنیان بۆ کراوە پێیان گوتون کە ئەگەر بێت و دەنگ بە یەکێتی بدەن ئەوە چانسی زیاتریان دەبێت بۆ دامەزراندن و گوتنەوەی وانە لە قوتابخانەکان بەرپرسەکە یەکێتی مامۆستایان ئەوەشی گوت ترسی ئەوەمان هەیە دوای دەرچوونی ناوەکان و پێش ڕاگەیاندنیان دەستکاری ناوەکان بکرێت بۆیە چاودێری بابەتەکە دەکەین و تاوەکو پێمان بکرێت ڕێگری لێ دەکەین. لەسەر ڕاستی دروستیم هەواڵە ڕادەوەستین بزانین تاوەکو چەند ڕاستە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەر دامەزراندنی وانەبێژان کە سیڤیان پێشکەش کردووە بۆ دامەزراندن داوای لێکردبێتن کە دەبێت دەنگ بە یەکێتی بدەن بۆ ئەوەی کە چانسیەوەیان هەبێت دابمەزرێن دەچینە ڕانیە لەوێ بەختیار قادر نێدراوی ڕوودا و لەگەڵ سەلیم ڕەسوڵ جێگری مەڵبەندی 24 ڕاپەڕین گفتوگۆی کردووە. هەواڵی ئێستا باست کرد من میێوانداری سەلیم ڕەسوڵ جێگری مەڵبەندی 24 ڕاپەڕینم کردووە لەسەرەوەی کە ئەمەوێت لەو بپرسم بەڕاستی کاک سەلیم دەنگۆی بڵاو بۆتەوە کە گوایە یەکێتی لەم سنوورە ئەو کەسانی ئاگادار کردوتەوە کە دەرچوون و ئەم ساڵ ئەیانەوێت بەوانە بێژی لە سنووری دارێ ڕاپەڕین کاری مامۆستایەتی بکەن بەڵام یەکێتی على ساس ئاگاداری کردوونەتەوە لەوەی کە ئەگەر دەنگ بە یەکێتی نەدەن چانسی گرێبەستیان نامێنێت. لە سنووری مەڵبەندی ئێمە دوو پەروەردەیە هەم پەروەردەی ڕانیە پەروەردەی پێشدەرە دوو قەزایە لە هیچ یەکێک لەو پەروەردانە شتیوا ئەسڵ و ئەساسی نییە و بە شێوەی خاڵبەندیە ڕێنمایی ئەوان لە وەزارەتی پەروەردەوە هاتووە هیچ جۆرە مداخلەیەکی حزبی ئێمەی تێدا تێنەکەوتووە لەو دوو پەروەردەیە بە شێوەی خاڵبەندی خۆیان بەپێی ئەو ڕێنمایی کە لە وەزارەتەوە لە وەزارەتی پەروەردەوە بۆیان دابەزیوە ئەوان ڕێنمایان وەرگتووە و بەو ڕێنمایش جێبەجیان کردو پێی ئەو خاڵبەندیە هیچ جۆرە پەیوەندی دەداخولێکی ئێمە لەو دوو بەڕێوەبەرایەتیە نەبوو نییە و بۆیە ئێمە ئەو جۆرە پروپاگەندەی ڕەت دەکەینەوە بە هەموو شێوەیەک. لە سنووری ئێوە داواتە لە سنووری هەردوو بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە 4,000 کەس بۆوانە بێژی ئەم ساڵی خوێندن تەقدیمی پەروەردەکانیان کردیا ئیدارەی ناوچەکە تا ئێستا بەدەست یەکێتیەوەیە یعنی ئەو دەنگۆیانەی کە بڵاو بوونەتەوە لە سەرسب نەمایەکەن ئاەکە یەکێتی تەداخلی کەسی نەکردیە دەڵێن تەلەفۆنتان بۆ ئەو کەسانە کردووە کە دەنگ بە لیستەکەتان بدەن ئەگەر ناچانسیان نامێنێت. نەخێر بە هیچ شێوەیەکوانە ئەگەر ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لە هەڵمەتی هەڵبژاردننی ئێستادا حەق خۆیەتی بەشداری هەموو هەڵمەتەکە بکات و حەقی خۆیەتی دەنگ بەو لیستە بدات کە خۆی دەیەوێ و بۆ خۆی حەز دەکات بەشداری انتخاباتەکە بکات دەنا بە پێچەوانەوە ئێمە لێرە لەو سنوورە هەموو دەسەڵە یەکە ئیداریەکان بەدەست ئێمەوە نییە لایەنی تریشەیە بەشداری لە ئیدارەتدا هەیە و لەو سنوورەدا پۆستی هەیە بە پێچەوانەوە هیچ مداخلێکمان پەروەردەکان بەدەستێەوە. ڕەنگە مدیری تربیەکە مدیری پەروەردەکە خۆی یەکێتی بێت بەڵام لە خوار ئەوە پێشکەوتو هەیە مەسەلەن مشریف پێشکەوتو هەیە و بەڕێوەبەری قوتابخانەکان هەن ئەوانە هەمویان یەکێتی نین هەمویان خەڵکی لایەنەکەی تێدا هەموو لایەنە سەرسەکانی جێگری مەڵبەندی 24 توانی بە خەڵکی داری ڕاپەڕین بڵێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بۆ هیچ ئەو مەلەپانە نابات کە پەیوەستن بە ژیانی خەڵکو و دامەزراندن و واستەکاری تێدا نەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بڵێم بەو پەڕی جورئەتەوە بەو پەڕی هەزبکردن بە مەسئولیەتەوە ئەوەی کە پەیوەندی بە دامەزراندن و پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە بێزگە لە ڕێنمایەکانی حکوومەت هیچ جۆرە دەستێوەدانێکی لە هیچ دام و دەستگایکی حکومی نیە بەڵام حەقی خۆمانە ئێمە کێشێتی نیشتیمانی کوردستان داوا لە ئەندامان و لە گرانی خۆمان بگەین لە هەڵمەتی بانگەشی هەڵبژاردندا دەنگ بە لیستەکەی ئێمە بدەن. ینی ئەوە شتێکی ڕەوایە بۆ ئێمە وەکو بۆلایەنەکانی کەش ڕەوایە و من واشی دەبینم بەڕاستی ئێستا بەشێک لەو پروپاگەندانەی کە دەکرێن ئێستا و پروپاگەندەی انتخابی بن ینی بچێتە چوارچەوەی پروپاگەندەی انتخابیەوە دەنا ئێمە تا ئێستا بۆ مەسەلەن بە ئەنواعی جۆرەها شکڵ یعنی لە هەموو ڕێکخراوەکانی تردا ئێمە خەڵکمان نەگوتووە بە ئەندامی خۆشمان ئاساییە بە مافی خۆمان دەزانین داوا لە ئەندامەکانی خۆمانکەین بێتە مەڵبەند بێتە ئۆرگانەکانی ئێمە و لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی ئێمەدا بەشداری
هەڵمەتی بانگەشی هەڵبژاردن کات و بەو پەڕی لە خۆبردیۆ بەشداری دەکات بەڵام ئێمە ئەندامی خۆمان نەبێ ئێمە مداخلە ناکەین و بە تایبەتیش لەسەر ئەو مەسلەی کە جناب باست کرد بە هیچ شێوەیەک مەسلەی دەستمەوەردنەوەتە سەر هیچ جۆرە ڕێنمایەکی حکومەت کەدا دەبەزێ ئێمە پابندین بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان و پابندین بە ڕێنمایەکانی بەڕێز پارێزگای سلێمانی و پابندین بە هەموو ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەوە دەدەچێت بۆ خوێندنگاکان و بەزانکوکان بە هیچ شێوەیەک مداخلەمان دەستێت. دەستان خۆشبیت سپاس. بەڵێ ڕۆژان ئیدارەی راپەڕینکە و باسم کردکە 4,000 کەس دەیهەوێت ئەمساڵ گرێبەستی وانە بێژی بکات بەڵامەوە بینی کە ئەو دەنگۆی یاخود ئەو هەواڵێکە لەسەر ئەوە بڵاو بۆتەوە جێگری مەڵباند ڕوونکردنەوەی لەسەرداکەوان وکو یەکێتی دیارە ئەڵێت کە بە هیچ شێوەیەک دەستێوەردانیان نەکردووە لەو بابەت. سپاس بۆ ئێوە بەختیار قادر نێدرای ڕووداو لە دەڤەری راپەڕین و ڕانیەوە بڕیاردەری ئەنجومەنی کۆمسیارانی هەرێمی کوردستان دوایین ئاماری دەنگدەرانی گشتی و تایبەتی بۆ ڕووداو ئاشکرا کرد ئیسماعیل خورماڵی ڕایگەیاند لە کۆی 5,755,043 کەس دانیشتوانی هەرێمی کوردستان 3,085,461 کەس مافی دەنگدانیان هەیە. خورماڵی ڕایگەیاند 2,911,000 لەو دەنگدەرانە دەنگدەری گشتین هەروەها 174,148 دەنگدەری تایبەتن. لە کۆی دەنگدەران سلێمانی زۆرترین دەنگدەر و هەڵەبجەش کەمترین دەنگدەری هەن لە سلێمانی 1,218,458 دەنگدەر هەن لە هەولێریش 1,123,313 دەنگدەر هەیە. هەروەها لە دوهۆک 731,759 دەنگدەر هەن لە هەڵەبجەش 73,003 دەنگدەر هەن. شارەوانی سۆران دوایەوەی هەفتەی ڕابردوو سەرجەم لیست و بربژێرەکانی لە سەرپێچەکانی بانگەشی هەڵبژاردن ئاگادار کردەوە لە هەڵمەتێکدا سەرجەم و پۆستەرانەیان لێ کردەوە کە لە شوێنی نایاساییدا هەڵواسرابوون. لە بڵاوکراوەیەکدا کە چەند وێنەیەکیشیان لەگەڵدا داناوە شارەوانی سۆران سەرجەم و پۆستەر و دروشمانیان لێ کردەوە کە لەلایەن بربژێر و قەوارەکانەوە لە شوێنی نایاسایی و قەدەخەکراودا هەڵواسرا بوو. بەشێکی زۆری پۆستەرەکانی نێوشاری سۆران بەدار و باخچە و شوێنە گشتیەکانەوە هەڵواسرا بوون بەڵام لە هەڵمەتێکدا سەرجەم و پۆستەرانیان لێ کردەوە و لایەن بردن کە ڕێگەیات و چۆیان نیشتمانیان گرتە بوو یانیش بەدار و درەختەکانەوە هەڵواسرا بوون. ڕێواسفایق ئەندامی پەرلەمانی کوردستان و بربژێری یەکێتی بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند کە ئێستا لە سلێمانی زۆنی ڕەنگا و ڕەنگ نەماوە و تەنیا زۆنی سەوزبوونی هەیە. دکتۆرە ڕێواز لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی هەڵبژاردننی هیواگوتی ئێمە براوی هەڵبژاردننی ڕابردووین بۆیە ئێستا سلێمانی و دەوروبەری ناوی سەوزاواتە زۆنی سەوز. لە منتیقەی با بڵێن ئێستا ئەڵێن ڕەنگا و ڕەنگ و نیلی و سەوزەوانە هەر ئەو منتیقەیە سەوزە بەڵێ نیلی کاڵبووە ئێمە هەڵبژاردنمان بردوێتەوە سەوزە ئەم هەڵبژاردننی دێتەوە نازانم چی لێ دێ ئێستا ناوی سەوزە بەڵێ. هەر لەسەر قسەکانی دکتۆرە ڕێواز ڕای چەند هاو نیشتیمانیەکمان لە شاری سلێمانی وەرگرتووە بزانین بەلای ئەوانەوە سلێمانی زۆنی سەوزە یان فرە ڕەنگە. فرە ڕەنگە سلێمانی و بە جیازیەکانەوە یەکتریش قوبوڵەکەن سلێمانی خۆی عادەتی وایە یعنی ئەگەر ئەم لایەنەی بەدڵ نەبوو لایەنێکی کە هەڵەبژێرێ. سلێمانی هەموو حیزبەکانی تایە و فرە ڕەنگە جیاوازەکانی لە خۆ گرتووە سلێمانی بەڕای من خۆی بە هیچ حیزبولایەنێکەوە نەبەستێتەوە بەڵکو فرە ڕەنگە. سلێمانی شاری هەمەلایەنەیە هەرچی لایەنەکانە لە شاری سلێمانیا کۆبوونەتەوە واتە فرە لایەنەیە بەڵام زیاتر شاری سلێمانی ڕوو ئەکاتە ئەو لایەنەی کە خزمەتی شارەکە بکە. پێشتر بە زۆنی لایەنێک ناوەبرا بەڵام ئێستا زۆنی فرە ڕەنگ و فرە لایەنە پێم وایە ئەم جارەش زیاتر گۆڕانکاری تیابێت و زیاتر لایەنداری پێوە دیارەکەوێت. ناوە شەش خۆ ڕەنگە یەکەوەڵمان پێشکەشکردن شاد و بەختەوەڕ بن.